بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوتان لەبێت هیوادارم هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان من ساریە عارفی خۆشحاڵم ئەم هەفتەیە هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی تری بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان. لەم بەرنمەیەدا باز لە یەکێک لە گرنگترین شێوەکانی هاوپشتی و ڕێخستنی کرێکاران دەکەین، واتە سندوقەکانی هاوکاری دارایی کرێکاران. ئەم سندوقانە تەنیا ئامرازێک بۆ یارمەتیدانی دارایی نین، بەڵکو قوتابخانەیەکن بۆ فێربوونی هاوپشتی، ڕێکخراوبوون و بەرپرسیارەتی و یەکگرتووی چینایەتی. لەم بارودۆخەدا کە کرێکاران ڕۆژانە لەگەڵ هەژاری، نائەمنی ئابووری و فشارە جۆراوجۆرەکان ڕوبەڕوون، بوونی ئەم سندوقانە دەتوانێت هەنگاوێکی گرنگ بێت بۆ بەهێزکردنی هێزی هاوبەشی و بەرگری لە بەرژەوەندیەکانیان. لە درێژەیە تکایە هاوڕێمان بن. هاوپشتی و یەکگرتووی بنەماترین پێویستی چینی کرێکارە. لە هەر کۆمەڵگەیەکدا کە پەیوەندیە سەرمایەدارەکان زاڵ بن، چینی کرێکار لەگەڵ دوو ڕاستی چاڵ و هاودەم ڕوبەڕوو دەبێتەوە. لەلایەکەوە نائاساییبوون و نائەمنی ئابووری بەردەوام، لە لایەکی ترەوە پێویستیەکی گەورە بە یەکگرتووی و هاوبەشی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نائەمنیە. کرێکاران بەتەنها لە بەرامبەر سەرمایەدا هێزێکی زۆر نییە، بەڵام لەگەڵ هاوچینەکانی خۆیدا دەتوانێت هێزێک پێک بێنێت کە تەنانەت سیستمە سیاسیە دیکتاتۆریەکانیش ناچار دەکا حسابی بۆ بکەن. بەڵام ئەم یەکگرتوویە بە خۆڕایی دروست نابێت، دەبێت بنیاد بنرێت، گەشەی پێ بدرێت و لە ڕێگەی ڕێکخراوە تەشکیلاتە جۆراوجۆرەکانەوە دامەزراو بێت و بکرێت بە دامەزراوە. یەکێک لە گرنگترین ئامرازەکان کە لە مێژووی بزوتنەوەی کرێکاریدا خزمەتی ئەم ئامانجەی کردووە سندوقەکانی هاوکاری دارایی کرێکارانە. ئەم سندوقانە تەنیا میکانیزمێکی دارایی نین بۆ یارمەتیدانی کرێکاران لە ڕۆژە دژوارەکاندا، بەڵکو هەروەها قوتابخانەیەکی کرداریە بۆ فێربوونی بنەماکانی ڕێکخراوەبوون و دیموکراسی ناوخۆی بەرپرسیارەتی، هاوبەشی و پشتیوانی چینایەتی. لە بارودۆخی ئێراندا کە فشارە ئابوووریەکان، سەرکوتی سیاسی و لاوازکردنی مافە سنفیەکانی کرێکاران هاوکات کاریگەری دەکەن، کە گرنگی ئەم سندوقانە دووهێندە دەبێت. بۆچی ڕێکخراوە سەرەتاییەکان گرنگن؟ پێش ئەوەی بچینە سەر باسکردنی سندوقە هاوکاری، دەبێت گرنگی ڕێکخراوبوون لە هەر شێوە و ئاستێکدا تێبگەێنین. ڕێکخراوە جەماوەریە کریکاریەکان، تەنانەت ئەوانش کە ڕاستەوخۆ ئەرکی خەباتکارانەیان نییە، ڕۆڵێکی بنەڕەتی لە فێرکردن و پەروەردەکردنیان دەبینن. کرێکاران لەم ڕێکخراوە سەرەتاییانەدا یەکەم وانە و هونەرەکانی ڕێکخراوبوون فێر دەبن. ڕۆحیەی ڕێکخراوبوونیان بەهێز دەبێت و بۆ بەشداری لە ڕێکخراوە فراوانتر و ئاڵۆزاوترەکان ئامادە دەبن. ئەم پرۆسەی فێرکاریە هەمان ئەوەندەیە کە لە ڕووی ڕێکخراوەیەوە گرنگە، لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیشەوە گرنگیەکی تایبەتی هەیە. ڕێخستن و ڕێکخراوەکردنی کرێکاران لە بوار و ئاستە جۆراوجۆرەکاندا ڕۆحیەی هاوڕێتی و هاوکاری لە نێوانیاندا بەهێز دەکات. هاوبەشی چینایەتی لە بەرامبەر خاوەنکاران و سەرمایەداراندا پتەوتر دەکات و زەمینەیەکی گونجاو بۆ بردننی هوشیاری چینایەتی و ناو کرێکاران دابین دەکات. نائەمنی ئابووری کرێکاران زەمینەی دروستبوونی سندوقەکان. لە کۆمەڵگەی سەرمایەداریدا، نائەمنی ئابووری و کێشەدارایی و ژیانیەکانیان هەمیشە چینی کرێکاریان تووشی گرفت کردووە. ئەم دۆخە لە ئێراندا بە شێوەیەکی توندتر خۆی دەردەخات. قەیرانی ئابووری بەردەوام، هەژاری و نەداری ڕۆژ لە دوای ڕۆژ و سەرکوتکاری کۆماری ئیسلامی بارودۆخی زۆر دژوارتر بەسەر کرێکاراندا سەپاندووە. ئەم نائەمنیە ئابووریە لە ئاستە هەستیارەکانی خەباتدا زیاترین زیانی خۆی دەگەیەنێت. کاتێک کرێکاران بۆ ناڕەزایەتی لە دژی دۆخی ئێستایان دەست بە بانگرتن دەکەن، تنگانە و کێشەداراییەکانیان وەک ئامرازێکی فشار بەکاردێنێت و زۆر جار ناچاریان دەکات زوو مانگرتنەکان کۆتایی پێبهێنن. بنەماڵەی ئەم کرێکارانەی لە کاتی خەباتدا دەستگیر دەکرێن، بە توندی تووشی فشاری دارایی دەبن. هەمان کێشەگەل لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕووداوی نەخوازراوەکان وەک نەخۆشی، ڕووداوەکانی شوێنی کار یا قەیرانە لە ناکاوەکانیشدا خۆیان نیشان دەدەن. لەو بارودۆخانەدا کرێکاران دەبێ یارمەتی یەکتر بدەن و پشتگیری یەکتر بکەن،
جگە لە یارمەتی تاکە کەسی پێویستە یارمەتی دارایی نێوان خۆیان لە ڕێگەی دامەزراندنی سندوقە کرێکاریەکانەوە ڕێک بخەن و بیگۆڕن بۆ دامەزراوەیەکی بەردەوام لە ناوچینی کرێکاردا.
دەکاتەوە بنەماکانی سندوقەکانی هاوکاری کرێکاری. سندوقەکانی هاوکاری دارایی کرێکاران دەتوانن لەسەر بنەمای بنەڕەتی و دیموکراتیک دامەزرێن. ئەم سندوقانە بە هەوڵ و بەردەوامی خودی کرێکاران پێکدێن، لەلایەن خۆیانەوە بەڕێوە دەبرێت و بەرپرسیارن بە هەڵبژاردننی ڕاستەوخۆی ئەندامانی دیاری دەکرێن. هەموو کرێکاران دەتوانن ئەندام بن و ئەم سندوقانە بە تەواوەتی سەربەخۆ لە بەڕێوەبەرایەتی خاوەنکار و دامەزراوەکانی دەوڵەت. لە ڕۆی داراییەوە بوونی ئەم سندوقانە لە ڕێگەی کۆکردنەوەی حەقی ئەندامیەتی مانگانی ئەندامانە دابین دەکرێت. ئەم سندوقانە بە دوو جۆر قەرز بە ئەندامان دەدەن. خاڵی یەکەم قەرزی ئاسایی، قەرزێکە کە بەپێی نۆرە بە ئەندامان دەدرێت. خاڵی دووەم قەرزی پێویست و فەوری، قەرزێکە کە لە کاتی ڕوودانی حاڵەتە لە ناکاو نەخوازراوەکاندا وەک نەخۆشی، ڕووداوی شوێنی کار یا دەستگیرکردن لە کاتی مانگرتنەکەتدا بە خێرایی پێشکەش بە کرێکاران دەکرێت. هەموو وردەکاریەکانی پێویست بەوەی قەرزی فەوری بە چه حاڵەتێک دەدرێت، بڕی ئەو قەرزانە چەندە، چۆن و لە چ ڕێگایەکەوە دەگەڕێنرێنەوە و شێوەی بەڕێوەبردننی سندوق چۆنە، هەمووی لە ئەساسنامەی سندوقەکەدا دیاری دەکرێن. ئەم ئەساسنامەیە خۆی بەڵگەنامەیەکی زیندووە کە ئەندامان ڕاستەوخۆ لە ئامادەکردن و پەسەندکردنیدا بەشدارن. سندوقە کرێکاریەکان تەنها ئامرازێکی دارایی نین، بەڵکو قوتابخانەیەکی کردداری فێرکردنی بنەماکانی ڕێکخراوە بوونن. کرێکاران لە ڕێگەی ئەنجامبوون لەم سندوقانەدا فێر دەبن کە دەتوانن کێشەکانی خۆیان بە هاوکاری و هاوکاریکردن لەگەڵ هاوچینەکانیان چارەسەر بکەن. فێر دەبن کە ئەو کێشانی کرێکاران بە تەنها ناتوانن چارەسەریان بکەن، لە ناو یەکگرتووی و هاوبەشیدا دەتواندرێت بەسەریاندا زاڵ ببن. دامەزراندنی ئەم سندوقە ئاشکرایانە دەتوانێت هۆکاری بەهێزبوونی ڕۆحی ڕێکخراوەپەزیری لە نێو کرێکاران بێت و یاسا و بنەمای دیموکراتیەکانی بەڕێوەبردننی ڕێکخراوەیی فێریان بکات. کرێکاران بە ئەندامبوون لەم سندوقانەدا کە جۆرێک لە ڕێکخراوەی سادەیە فێر دەبن چۆن لە دیاریکردنی سیاسەت، چارەنووس و بەڕێوەبردننی ڕێکخراوەیی بەشدار بن، لەگەڵ چەمکەکانی وەکو ئەساسنامە، مەرجەکانی ئەندامیەتی، مافەکانی ئەندامان، دابەشکردنی کار و پێگەی کۆبوونەوەی گشتی ئاشنا دەبن. هەروەها فێر دەبن چۆن لە کۆبوونەوەی گشتیدا ڕای خۆیان دەرببڕن، گوێ لە ڕای ئەوانی تر بگرن، لە بەرپرسان پرسیار و ئامار وەربگرن و خۆشیان بە بەرپرسیارەتی وەربگرن. ڕۆڵی هەڵسوڕان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری. ڕۆڵی هەڵسوڕاوان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری لەم بوارانەدا زۆر گرنگە. ئەوان دەبێت لە ڕێگەی چالاکیەکانیان لە ناو ئەندامانی ئەم سندوقانەدا ڕۆحیەی ڕێکخراوەپەزیری، هاوبەشی چینایەتی و پێشخستنی بەرژەوەندی گشتی بەسەر بەرژەوەندی تاکەکەسیە بەهێز بکەن. هەروەها دەبێت کرێکارە لاوەکان بۆ بەشداریکردن لە ڕێکخراوە و فراوانتر و ئاڵۆزاوترەکاندا فێر بکرێن و ئامادە بکەن. سەرچاوە داراییەکان لە خزمەتی خەباتی چینایەتی. سەرچاوە داراییەکانی سندوقە کرێکاریەکان دەتوانن و دەبێت ڕاستەوخۆ بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکانی کرێکاران و لە خزمەتی خەباتەکانیان بەکاربهێنرێن. ئەم سەرچاوانە دەتوانن یارمەتی دارایی بە بنەماڵەی کرێکارانی زیندانی بدەن، پشتگیری دارایی لە سندوقی مانگرتنی کارگەی خۆیان یا کارگەکانی تر بکەن، لە کاتی قەیراندا یارمەتی کرێکارانی پێشەنگ و ئەم چالاکانە بدەن کە لە مەترسی دەستگیرکردندەن. لە زۆرێک لە وڵاتانی جەهان کرێکاران پشتگیری یەکتریان وەک مافێکی چینایەتی و سروشتی خۆیان بەدەستهێناوە بە ئاشکرا یارمەتی یەکتر دەدەن. لە ڕێگەی سندوقەکان، ئیتحادیەکان و سەندیکاکانی خۆیانەوە کرێکاران یارمەتی دارایی بە سندوقی مانگرتنی یەکتری و بە خێزانەکانی ئەو کرێکارانە دەدەن کە لە کاتی خەباتدا دەستگیر دەکرێن. بڵاوبوونەوەی ئەم نەریتە لە ناوچینی کرێکاری ئێرانیش ئامانجێکە کە پێویستە بۆی هەوڵ بدرێت. بربەست و ئاستەنگەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەرامبەر دامەزراندنی سندوقە سەربەخۆ کرێکاریەکاندا بە شێوەی جۆراوجۆر بربەست دروست دەکات.
لەم شوێنانەی کە ئەم سندوقانە بە هەوڵ و بەردەوامی خودی کرێکار و دژ بە ویستی ڕژیم پێکاتوە، ڕژیم هەوڵ دەدات لە ڕێگەی دەست و پەیوەندیەکانی خۆیەوە کنترۆڵی ئەوان لە دەست کرێکاران دەربهێنێت. لەلایەکەوە کەمی هوشیاری هەندێک لە ئەندامان سەبارەت بە ڕۆڵ و ئامانجی ئەم سندوقانە لە خزمەتی خەباتی چینی کرێکاردا و لە لایەکی ترەوە فشارەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر ئەم سندوقانە کە ئامانجی سیاسی و خەباتکارانی ڕاستەوخۆی هەیە، هەردووکیان بربەستێکی گرنگن لە ڕێگەی گەشە و پەرەسەندنی سندوقە کرێکاریەکاندا. چارەسەرکردنی ئەم بربەستانە پێویستی بە چالاکیەکی بەردەوامی هەڵسوڕان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی هوشیاری ئەندامان، ڕاکێشانی ژمارەی زیاتر لە کرێکاران بۆ ئەندامبوون، گۆڕینی دامەزراندنی ئەم سندوقانە بۆ نەریتی جێگیر لە ناوچینی کرێکار. لە نەتیجەدا دامەزراندنی سندوق یەکەم هەنگاوە بۆ هێزی هاوبەش. سندوقەکانی هاوبەشی دارایی کرێکاران لەگەڵ سادەیی خۆیان یەکێکن لە کردەییترین و کاریگەرترین ئامرازەکانی ڕێخستنی چینی کرێکار. ئەوان لە هەمان کاتدا چەندین ئەرکی بنەڕەتی جێبەجێ دەکەن. پشتگیری دارایی لە کرێکاران لە ساتە قەیراناوی و هەستیارەکاندا، فێرکردنی کردداری بنەماکانی ڕێکخراوبوون و دیموکراسی، بەهێزکردنی ڕۆحیەی هاوبەشی و چینایەتی، و دروستکردنی تۆڕێک لە پەیوەندی نێوان کرێکار و خەباتگێڕەکانە. ڕێبەران و پێشەنگانی بزوتنەوەی کرێکاری دەبێت دامەزراندنی سندوقە هاوکاریە کرێکاریەکان و ڕێخستنی کرێکاران لە دەوریان بە یەکێک لە بوارە سەرەکیەکانی چالاکی خۆیان بزانن. پێویستە نەریتی دامەزراندنی ئەم سندوقانە لە ناو کرێکاراندا بڵاو بکرێتەوە ببێتە بەشێکی جێگیر لە کولتور و بەرخۆدان و هاوبەشی چینی کرێکار. لە کۆتاییدا ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە هێزی چینی کرێکار لە یەکگرتوویەکەیدایە و هەر هەنگاوێک لە ڕێگەی ڕێکخراوبوونەوە، تەنانەت ئەگەر بچووکیش بێت، هەنگاوێکە بۆ دروستکردنی ئەم یەکگرتوویە. سندوقەکانی هاوپشتی دارایی کرێکاران یەکێکن لەو هەنگاوە کردداریەی کە دەتوانرێت هەر ئێستا هەڵبگیردرێت. بیرەنانی بەڕێز، وەک بینیمان سندوقەکانی هاوکاری دارایی کرێکاران لەگەڵ سادەیی پێکهاتەکانیان دەتوانن ڕۆڵێکی گرنگ لە یارمەتیدانی کرێکاران بەهێزکردنی هاوپشتی و پەرەپێدانی ڕۆحی ڕێکخراوبوونیاندا ببینن. مێژووی بزوتنەوەی کرێکاری نیشانی داوە کە هێزی کرێکاران لە یەکگرتووی و هاوپشتیدایە و هەر هەنگاوێک بۆ دروستکردنی ئەم یەکگرتوویە هەنگاوێکە بۆ بەهێزکردنی خەبات و پاراستنی مافەکانیان. تا دیدارێکی تر لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان، هیوادارم ئەم باسە بۆتان سوود بەخش بوو بێت. سەرفراز و سەرکەوتوو بن.